چی جوابی دڵ دەمەوە کە دەم بەدەم داوای تۆ لە منەکە تۆ نەبی بۆ هەمیشە خۆشی ڕێگەی ماڵەکەم وونەکە هەر خۆمەزانم گە ڕۆژێ ببێ تۆ بم حاڵی دڵم چۆنە بێ بۆیە هەمیشە لەخوا ئەپەڕێمەوە تا ئەبەد تۆم هەبێ هەر خۆمەزانم گە ڕۆژێ ببێ تۆ بم حاڵی دڵم چۆنە بێ بۆیە هەمیشە لەخوا ئەپەڕێمەوە تا ئەبەد تۆم هەبێ